ئەم کاتەوە هەموو کاتێکی ژیانتان باش بینەرانی خۆشەویست بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم هاتوومەتە خزمەتتان بۆ پێشکەشکردنی هەواڵەکانی ڕۆژی دووشەممە. سەرەتا سەردێری چەند هەواڵ. بانگەوازی ئەنجومەنی سنفی فەرهەنگیانی کرماشان بۆ کۆبوونەوە، بەڕێوەچوونی مەراسمی ئەسپەردەکردنی تەرمی سوهەیب ئەحمەدی لە جوانڕۆ، دەستبەسەرکردنی 4 شارۆمەندی دیکە لە مەهاباد، دوایین زانیاری لەسەر دۆخی سامان محەممەدی خەیارە لە قزل حساری کەرەج، خۆپیشاندانی خەڵکی ڕۆژاوای کوردستان و کوردانی ئیسرائیل دژ بە تورکیا، کۆبوونەوەی کرێکارانی شاغڵ لە ناوچەی تایبەتی ئابووری لامێرد، داخرانی زۆربەی دامودەستگا حکومیەکانی ئۆستانەکانی ئێران بەهۆی ناکارامەی ڕژیم، بەرزبوونەوەی ئاماری توندوتیژی دژ بە ژنان لە ئێران و گیانلەدەستان و ونبوونی دەیان پەنابەر لە یونان. بانگەوازی ئەنجومەنی سنفی فەرهەنگیانی کرماشان بۆ کۆبوونەوە. ڕۆژی یەکشەممە 25 سەرماوەز ئەنجومەنی فەرهەنگیانی شاغڵ و خانشینکراوانی کرماشان لە بانگەشتنامەیەکدا داوای لە هەموو هاوکارەکانیان کرد ڕۆژی سێشەممە 27 سەرماوەز لە بەردەم سندوقی خانەنشینی کشوەری کۆببنەوە. ئەنجومەنی فەرهەنگیانی کرماشان لە بانگەشتنامەیەکدا داوای لە هەموو ژنان و پیاوانی ئازاد و بوێری کانونی سنفی معلمان کردووە بە مەبەستی گەیشتن بە داخوازیەکانیان لە بەردەم سندوقی خانەنشینی خۆپیشاندان بکەن. معلمان و خانشینکراوانی فەرهەنگی لە کۆبوونەوەکانی پێشوویاندا خوازیاری زیادکردنی حەقدەست بە پێی ڕێژەی هەڵاوسان، دابینکردنی بیمەی تەکمیلی و هاوسانسازی حەقدەست بوون. بەڕێوەچوونی مەراسمی ئەسپەردەکردنی تەرمی سوهەیب ئەحمەدی لە شاری جوانڕۆ. ڕۆژی یەکشەممە 25 سەرماوەز مەراسمی ئەسپەردەکردنی تەرمی سوهەیب ئەحمەدی کەسبکاری قوربانی توندوتیژی بێ سنووری مەئمورانی ڕژیم لە شارستانی جوانڕۆ بە بەشداری بەرینی خەڵک بەڕێوەچوو. بەیانی ڕۆژی یەکشەممە مامورانی ڕژیم لە شاری جوانڕۆ بەبێ ئاگادارکردنەوەی پێشوە ئۆتۆمبیلی سوهەیب ئەحمەدی تەمەن 20 ساڵیاندایە بەر دەستڕێژی گولە و لە ئەنجامی وتەقەدکردنەدا ناوبراو گیانی بەخت کرد. پاژە ڕووداوە کەشوهەوای ئەمنیەتی بەسەر شاری جوانڕۆ زاڵکرا و خەڵکی ئەو شارە بە لێشاو بەشداری مەراسمی ئەسپەردەکردنی تەرمی ئەو کاسبکارە گەنجە لە گوندی عەلیاوای ساسێڵ بوون. بە پێی زانیاریەکان چالاکانی شاری جوانڕۆ لە ڕاگەیاندنێکدا داوایان لە خەڵکی ئەو شارە کردووە دژ بە هەڵس و کەوتی وەحشیانەی سەرکوتگەرانی کۆماری ئیسلامی ناڕەزایەتی دەرببڕن. دەستبەسەرکردنی 4 شارۆمەندی دیکە لە شاری مەهاباد. ڕۆژی یەکشەممە 25 سەرماوەز 4 شارۆمەندی دیکەی خەڵکی مەهاباد بە ناوەکانی سیامەند سەید ئەحمەدی، قادر خەرامانفەر، کەماڵ مەسعودی و جەلال سەدەفی لەلایەن هێزە ئەمنیەتیەکانەوە دەست بەسەرکران. هەروەها لە ڕۆژانی ڕابردوودا 3 هاوڵاتی خەڵکی مەهاباد بە ناوەکانی یوسف قالن ئارام مەزبوڵە و زانیار سەد ئەحمەدی لەلایەن ئیدارەی ئیطلاعاتەوە دەست بەسەرکرا بوون. با دەستبەسەرکردنی 4 هاوڵاتی دیکە بە ناوەکانی سیامەند سەید ئەحمەدی، قادر خەرامانفەر، کەماڵ مەسعودی و جەلال سەدەفی ڕێژەی بەندکراوان بۆ 7 کەس بەرز بووەتەوە. تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە زانیاریەک لەسەر هۆکاری بەندکران و شۆنی ڕاگیرانی ئەو شارۆمەندانە لە بەردەستانیە. دوایین زانیاری لەسەر دۆخی سامان محەممەدی خەیارە لە قزل حساری کەرەج. سۆران مەنسوور نییە لە ئەندامانی بنەماڵەی دادخوازەکانی خەزەڵوەری 98 و چالاکی مافی مرۆڤ لە پەیامێکدا لە زاری سامان محەممەدی خەیارەوە ڕایگەاندووە کە ناوبراو بەیانی ڕۆژی 29 سەرماوەز لە سێدارە دەدرێت. بەوتەی سۆران مەنسوور نییە، سامان محەممەدی خەیارە لە پەیوەندیەکی تەلەفۆنیدا بە بنەماڵەکەی وتووە کە ڕۆژی چوارشەممە حکمی ئەدامی جێبەجێ دەکرێت و ئێستا دایک و باوکی ئەو بەندکراوە سیاسیە لە تارانن بۆ ئەوەی دوایین دیدار لەگەڵ ڕۆڵەکەیان ئەنجام بدەن. سامان لە دەستبەسەرکراوانی شۆڕشی خەزەڵوەری 98 بووە کە لە پەروەندەیەکی ساختەدا بە تۆمەتی محاربە لە ڕێگەی ئەندامەتی لە یەکێک لە حیزبەنیارەکان بە ئێدام مەحکوم کراوە. بنەماڵەی سامان و سۆران مەنسوور نییە داوایان لە ڕێکخراوەکانی مافی مرۆڤ کردووە بە هەر شێوەیەک دەتوانن ڕێگە لە بەڕێوەچوونی سزای سێدارەی ئەو بەندکراوە سیاسیە بگرن.
خۆپیشاندانی خەڵکی ڕۆژاوای کوردستان و کوردانی ئیسرائیل دژ بە تورکیا. ڕۆژی یەکشەممە 25 سەرماوەز دانیشتوانی شارەکانی تەلحەمیز و ترپەسپی لە کانتۆنی جەزیرە و کوردانی دانیشتووی ئیسرائیل دژ بە داگیرکاریەکانی دەوڵەتی تورکیا خۆپیشاندانیان کرد. بەپێی راپۆرتەکان دانیشتوانی شارەکانی تەلحەمیز و تربەسپی لە دوو خۆپیشاندانی گەورەدا هێرشەکانی دەوڵەتی تورک و بەکرێگیراوە ئیسلامگەڕەکانیان سەر بە وڵاتە بۆ سەر ڕۆژاوای کوردستانیان بە توندی شەرمەزار کرد و خوازیاری کاردانەوەی کۆمەلگای جیهانی لە ئاست پێشێلکاریەکانی دەوڵەتی ئەردۆغان بوون. لە ئیسرائیل هەروەها کۆمەڵێک لە کوردانی دانیشتووی وڵاتە لە بەردەم باڵوێزخانەی تورکیا لە تەلاویڤ کۆبوونەوە و دژایەتی خۆیان لەگەڵ داگیرکاریەکانی ئەردۆغان و بەکرێگیراوە جیهادیەکانی بۆ سەر ڕۆژاوای کوردستان دەربڕین. لە هەواڵێکی دیکەدا دانیشتوانی شاری داگیرکراوی منبێژ ڕۆژی ڕابردوو لە ناڕزایەتی بە هەڵس و کەوتی وەحشیانەی گروپە جیهادیەکانی سەر بە دەوڵەتی تورک مانگرتنی گشتیان بەڕێوە بردووە. کۆبوونەوەی کرێکارانی شاغڵ لە ناوچەی تایبەتی ئابووری لامێرد. ڕۆژی یەکشەممە 25 سەرماوەز کرێکارانی شاغڵ لە ناوچەی تایبەتی ئابووری لامێرد لە وستانی فارس بۆ جارێکی دیکە دژ بە نەدانی داخوازیەکانیان کۆبوونەوە. بەپێی راپۆرتەکان کرێکارانی شاغڵ لە ناوچەی تایبەتی ئابووری لامێرد ماوەی چەند مانگە حەقدەستیان وەرنەگرتووە و داوا دەکەن حەقدەستەکانیان بەپێی ڕێژەی هەڵاوساند زیاد بکرێت. کرێکاران بە کۆبوونەوە لە بەردەم فەرمانداری خوازیاری تەزمینی ئەمنیەتی پیشەیی دابینکردنی ئیمکاناتی ڕەفاهی و بیمە بوون. ڕەفاندنی دوو چالاکی مەدەنی لەلایەن هێزە ئەمنیەتیەکانی تەورێز. ڕۆژی یەکشەممە 25 سەرماوەز دوو چالاکی مەدەنی خەڵکی تەورێز بە ناوەکانی نیما ڕادمەنێژ و حوسێن ئیسماعیلزادە لەلایەن تڵعاتی سوپای پاسدارانەوە ڕەفێندران. بەپێی راپۆرتی کانونی مافی مرۆڤیەران هێزەکانی حکوومەتی بەبورن هێزەکانی تڵعاتی سوپای پاسداران بەبێ بەڵگەی قەزایی هێرشیان کردوەتە سەر ماڵی نیما ڕادمەنێژ و حوسێن ئیسماعیلزادە و ئەو دوو چالاکە مەدەنیەیان دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار گواستوەتەوە. داخرانی زۆربەی دام و دەستگا حکومیەکانی ئۆستانەکانی ئێران بەهۆی ناکارامەیی ڕژیم. ڕۆژی دووشەممە 26 سەرماوەزی 1403 بەپێی بڕیاری دەوڵەت هەموو دام و دەستگا حکومیەکان لە ئۆستانەکانی تەران، خوزستان، کۆهکیلیۆ و بۆی ڕەحمەت، گیلان، مازەندەران، کرماشان، کوردستان، ئازەربایجانی غەربی و شەرقی، قۆم، گولستان، هەر سێ پارێزگای خوراسانی ڕەزاوی، شۆمالی و جنوبی، زەنجان، ئەردەبیل، هەمەدان، مەرکەزی و ئەلبۆرز داخران. بەپێی فەرمانی دەوڵەت لەو پارێزگایانە کەشوهەوای ساردیان هەیە بە مەبەستی سەرفەجوویی لە مەسرەفی گاز پشودانی گشتی ڕاگەندراوە پارێزگای سیستان و بەلوچستان بەهۆی گەردەلوولی خۆڵ، خوزستان بەهۆی پیسبوونی هەوا و چاران و چەند پارێزگای دیکە بە مەبەستی سەرفەجووی لە مەسرەفی بەرق داخراون. شانی باسە کە هەموو قوتابخانە و زانکۆکانیش پشودانیان ڕاگەنداوە و بەرق و گازی بازارەکان داخراوە. بەرزبوونەوەی ئاماری توندوتیژی دژ بە ژنان لە ئێران. لە ڕۆژانی ڕابردوودا پیاوێک لە مەلایر خوشکە تەمەن 9 ساڵانەکەی کوشتووە و لە شاری مەشەد کچێکی تەمەن 15 ساڵ لەلایەن فرۆشیارێکی مادە هۆشبەرەکان دەستدرێژی سێکسی کرایە سەر. بەپێی راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ پیاوێکی گیرۆدەی مادە هۆشبەرەکان لە مەشەد کچە تەمەن 15 ساڵانەکەی بۆ کڕینی مادەی هۆشبەر نادوێتە ماڵ فرۆشیارێک و لەوێدا دەستدرێژی کراوەتە سەر. بەوتەی چالاکانی مەدەنی مەشەد باوکی قوربانی 9 منداڵی هەیە. خۆی و هاوژینەکەی کرێکارن و لەژێر هێڵی هەژاریدا دەژین. لە ڕووداوێکی دڵتەزێنی دیکەدا پیاوێک لە گوندی پەری لە ناوچەی زەندی مەلایر خوشکە تەمەن 9 ساڵانەکەی بە ناوی لەیلا کوشتووە و تەرمەکەی لە دەرەوەی ئاوایی ناشتووە. شانی باسە کە بە کوژ و کەسێکی دیکە ئەنجامی ئەو بنەماڵە لەلایەن پۆلیسەوە دەست بەسەر کراون و دانیان بە تاوانەکانیان ناوە. سەپاندنی سزای زیندان بەسەر دوو چالاکی مەدەنی و سنفی لە تەران. بەپێی راپۆرتی کانونی مافی مرۆڤ دادگان قلابی تاران ڕەزا وەلیزادە ڕۆژنامەوانی ئێرانی ئەمریکایی و کارمەندی پێشووی رادیۆ فەردای بە 10 ساڵ زیندان و محەممەد حەسەن پور
معلمی خەڵکی ئەو شارەی بە 4 ساڵ و 3 مانگ زیندان محکوم کردووە. بە وتەی محەممەد حوسێن ئاغاسی پارێزەری دادگوستەری، ڕەزا وەلیزادە بە تۆمەتی هاوکاری لەگەڵ میدیا و وڵاتانی دژبەری نظام بە 10 ساڵ زیندان قەدەغەی مانەوە لە پارێزگای تاران و ئەندامەتی لە حیزب و گروپە سیاسی و کۆمەڵایەتیەکان، هەروەها قەدەغەی چوونە دەرەوە لە وڵات محکوم کراوە. لەلایەکی دیکەوە لە قی 26 دادگای انقلابی تاران، محەممەد حەسەنپۆر ئەندامی کانونی سنفی معلمانی ئەو شارەی بە تۆمەتی ئیجماع و تەبانی دژ بە ئەمنیەتی وڵات بە 3 ساڵ و 7 مانگ زیندان و بە تۆمەتی تەبلیغ دژی نظام بە 8 مانگ زیندانی تازێری محکوم کردووە. گیانلەدەستان و ونبوونی دەیان پەنابەر لە یونان. بەیانی ڕۆژی شەمە 24 سەرماوەزی 1403 گەردی ساحلی یونان ڕایگەیاند کە بەهۆی وەرگەڕانی بەلەمێک لە نزیک دوورگەی کرێت 5 پەنابەرگیانیان لەدەستاوە و 40 کەسی دیکەش ونبوون. بەوتەی پۆلیسی یونان، تیمەکانی فریاگوزاری خێرا و هێزەکانی گاردی ساحلی بە دوای ونبووندا دەگەڕن و ئەگەری هەیە ڕێژەی قوربانیان بڕواتە سەرەوە. وەزارەتی کۆچبەرانی یونان ڕۆژی ڕابردوو ڕایگەیاند ئەمساڵ ڕێژەی هاتنی پەنابەران بۆ ئەو وڵاتە 25% زیاتی کردووە. و کردەوەی نایاسایی پلیسی تورکیە و ئەشکەنجەی دەرونی منداڵان لەو وڵاتە. بەوتەی چالاکانی مافی مرۆڤی تورکیا، پلیسیە وڵاتە لە کردەوەیەکی قیزەوەندا 15 کچی دەست بەسەر کردووە و ناچاریانی کردوە دژ بە دایک و باوکیان شایەتی بدەن. لە ڕۆژانی ڕابردوودا پلیسی تورکیا 15 کچی تەمەن 13 بۆ 17 ساڵی دەست بەسەر کردووە و وێڕای بێبەریکردنیان لە دەستڕاگەیشتن بە پارێزەر ئەشکەنجەی دەرونیانی داوە. ئەو کچانە ئەندامی چەندین بنەماڵەی سیاسین و پلیسی تورک ناچاریانی کردوە دژ بە دایک و باوکیان شایەتی بدەن. بەڵێ بینەرانی خۆشەویست، هەواڵەکانی ڕۆژی دووشەممەتان پێشکەشکرا. هەر شاد بشین.